ئەوەی کە ئەمانەوەی هەستی نیشتیمانی لە قوتابیەکانماندا بچێنین ئەوەیە کە ئەمە سبەینان دێین لێرە گۆرانی نیشتیمانی دەست پێکات پێش ئەوەی کە دەستی خۆیان دەست پێکەن هەر وەکو گڕوتینێک وەکو ئەوەی کە بتوان بەبیریان بێتەوە کە ئەمە نیشتیمانێکمان هەیە زۆرترین ساڵاتچیان پێەکەین هەتاوەکو بتوان هەستی پێ بکەن سەرڕای ئەوەی کە ئەمە لە جیلی تەکنەلۆژی ئەژین بەس ئەوەش گرنگە کە بتوانین جیلی تەکنەلۆژی ڕابینین لەسەرەوەی کە گرنگی بە نیشتیمانی خۆیان بدەن پەیامی من ئەوەیە کە تکایە زۆرترین گرنگی بە زمانی کوردی بدەن لەبەرەوەی ئەمە قوتابیمان هەیە لە هەموو کوردستان یعنی ناتوانانی بۆن بە زمانی کوردی قسە بکات سەرڕاوێکە کووردە لێ پەیامم ئەوەیە کە تکایە ئەتوو هەرچەند گرنگی تا چەند گرنگی بە زمانی ئینگلیزی ئەدەی گرنگیش بدە بە زمانی کوردی لەبەرەوەی ئەوە سەرەکیترین شتە پێش هەموو زمانەکانی دیکەیە.